ئازانی کورسان نیوز سڵاوتان لەبێت ئەم ێوارەش لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتانە بین. هەمیشە کە خوێندن تەواو دەکەین بیر لەوە دەکەینەوە کە چۆن بتوانین پاشەڕۆژێکی باش بۆ خۆمان بنیاد بنین. هەر لە سەرەتای خوێندنمانەوە کە لە سەرەتایەوە کە دەست پێ دەکا بیر لەوە دەکەینەوە چۆن بتوانین دەرەجەیەکی باش بێنین لە کۆلێژێکی باش وەربگیرین و دواتر بتوانین خزمەتێکی باش هەم بە کۆمەلگامان هەم بە خۆمان و هەم بە لایەنە دارایی و بە گیرفانیشمان بگەێنین. بەڵام ساڵانێکە بەهۆی زانکۆلاین و پڕکردنەوەی ئەو بەشانی کە دەچێت لە ڕێگەی زانکۆلاینەوە ڕەنگە جۆرە کێشەیەک بۆ خوێندکاران دروست بوو بێ بۆی کە بە دروستی نەزانن چۆن فۆرمی زانکۆلاین پڕ دەکەنەوە. ئێمە لە ساڵانی زوو کە زانکۆلاین نەبوو فۆرمەکە لە بەردەستی خۆمان بوو بە ئارەزوی خۆمان چەند کۆلێژمان بیستایە پڕمان دەکردەوە تەمانۆش بەپێی دەرەجەکە و بەپێی ئەو نمرەی کە هێنا بوو لە پۆلی 12. بەڵام ئێستا لەبەرەوەی شتەکان بە سیستەم و بە زانکۆلاین دەکرێت دەبێت هۆشیارێکی دروست بە خوێندکاری پۆلی 12 بدرێت بۆ ئەوەی هەموو ئەو ڕەنجوماندووبوونەی کە ساڵانێکی زۆرە لە خوێندنە چەشتوێتی بە فیڕۆ نەڕوا و بتوانێت کۆلێژێکی باش بەدەست بهێنێ و ناوی لە کۆلێژێکی باش بێتەوە. ئەم شەو لە فایل و دیاردەوە ئێمە پێتان دەڵێن چۆن بە شێوەیەکی دروست خوێندکارانی پۆلی 12 دەتوانن فۆرمی زانکۆلاین پڕکەنەوە. لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا پێشانگای نێکست ستێپ هەیە کە ئەمە سێم ساڵە ئەم پێشانگایە دەکرێتەوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. زیاد لە 40 زانکۆ و پەیمانگای حکومی و ناحکومی و نێودەوڵەتی لەم پێشانگایەدا بەشداریان کردووە. ئەمان ئەم زانکۆیانی کە لێرە ئەم پەیمانگانی کە لێرە بەشداریان کردووە هەوڵ دەدەن ئەو ئۆفرانی هەیەە پێشکەش بە خوێندکارانی پۆلی 12 بکەن بۆ ئەوەی ئەگەر خوێندکارێک بیەوێ لەو زانکۆیان پەیمانگایانە وەربگیرێ ئۆفەرەکانی چییە و چۆن دەتوانێت درێژە بە خوێندن بدا لەو زانکۆ پەیمانگایانە. بۆیە ئێمە شەو زۆر بەوردی باس لەسەرم بابەتاکەین لەسەر ئەم پێشانگایە کە لێستادا کراوەتەوە ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە بەتایبەت خوێندکاران ڕوو لەم پێشانگایە دەکەن و دەیانەوێت لێرە بەو زانکۆ پەیمانگایانە ئاشنا بن کە پرسیاری لەلایەن دروست کردووە و دەیانەوێت لە ڕێی ئەو زانکۆ پەیمانگایانەوە درێژە بە خوێندن بدەن. وەک سەرەتای بەرنامە من لەگەڵ مامۆستا هێمن ئەزام کە زۆر مەشغوڵی شە بەڵام ببوورە مامۆستا ئێمە لە کاتت جەگرین مامۆستا هێمن لە پێشانگای نێکست ستێپ فۆرمی زانکۆلاین بۆ خوێندکارانی پۆلی 12 پڕ دەکاتەوە. ئەو خوێندکارانەی کە پۆلی 12یان تەواو کردووە و دەیانەوێت فۆرمی زانکۆلاین پڕکەنەوە دێنە ئەم پێشانگایە و لێرە زۆر بە ئاسانی فۆرمەکەیان بۆ پڕ دەکرێتەوە. ورتر لەگەڵ مامۆستا قساکەین لەسەر بابەت. مامۆستا زۆر بەخێر بیت. سپاسکەم دەرفەتت بە ئێمەدا کە بتوانین لەگەڵت هەندێک هۆشیاری بە خوێندکارانی پۆلی 12 بین. زۆرم لەسەر ئەوە باس کرد کە ئەوەی کە گرنگە بۆ خوێندکارێک لە سەرەتای خوێندنی تا پۆلی 12 و کە نمرەیەک بەدەست دەهێنێ دەیەوێت بگات بەو شوێنەی کە خۆی ئەوێ. بەڵام زۆر جار هەڵە پڕکردنەوەی ئەم فۆرما ڕەنگە بەڕاستی زەرەری لێبە شیاوی ئەو دەرەجێ و ئەو خزمەتە زۆر و ئەو هیلاکی و ماندووبوونە زۆرە نەبێت کە چەشتوێتی. ئێوە لێرە چی بۆ خوێندکارانی پۆلی 12کەن؟ بەڵێ لانەخان بەڕێزیشتان بەخێر بێن و دەستخۆشیتان لێکەن بەڕاستی بابەتێکی زۆر باشە کە ئیشتان لەسەری کردووە. بۆ کەمیشە کورتات هەر پێشەنگ بووە. سەبارەت بە بەو ستافەی ئێمە طبعاً ئێمە هەموو ساڵێک زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی لیژنەیەکی تایبەت تەشکیلەکە بۆ ئەم بابەتە بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بەسەر پەرشتی مامۆستا یوسفکە بەڕێزیان خبرێکی چەند ساڵیان هەیە و توانیوانە خزمەتێکی باش بە خوێندکارانکەن. دیارە لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی پۆلی 6 قۆناغی 6 کە 12 ئێساکات بۆتە مۆتەکەیەکی گەورە بەسەر ژیانی خوێندکاران و بەسەر کەسوکارەوە ئەوانە و کاریگەریکی زۆر خراپی زۆر نەرێنی لەسەر دەرونی خوێندکاران و هەروەها کەسوکاری خوێندکارانیش دروست کردووە. لەبەرەوە ئێمە وەکو زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی کە هەستمان بە بەرپرسیارەتی کردووە کە بین ساڵانە ئەم تەشکیل لەلایەن سەرۆکاتی زانکۆ لیژنێ تەشکیلەکرێت و ستافێکی پسپۆرت تایبەت بە پڕکردنەوەی زانکۆلاین لە پێشانگا بێت یاخود لە ناو ژینگەی سەرۆکاتی زانکۆ بێت یاخود لە ناو زانکۆی پۆلۆتەکنیک بێت ڕۆژانە بۆ ماوەی با بڵێن ئیتر ئەو فترەی کە زانکۆلاین کارایە ئێمە لەلایەن ستافی تایبەتەوە هەڵەسین بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین. باشە مامۆستا ئێوە لە پڕکردنەوەی فۆرمەکانە بەدەر لە دەرەجەکەی کە نمرەکەی چەند بێت پشت بە چیتر ئەبەستن بۆ نمونە ڕەنگە خوێندکارە دەرەجەیەکی زۆر بەرزیشی هەبێت بەڵام حەزی لە بەشێک بێت کە حەسکا لە سەرەتاوە ئەو بەشانە بنووسێ یان ئێستا باس لەوە دەکرێت کە کام بەشانە زۆرترین هەلی کاری هەیە زۆرترین تەلەبە بیر لەوە ئەکاتەوە کە زانکۆی تەواو کرد لە چ بەشێک ئەتوانێت یەکسەر
دەست بەکارکردن بکە دانەنیشێ لە ماڵەوە ئێوە پشت بەم بابەتانە بەستن لە پڕکردنەوەی فۆرمەکە لا نەخان بەپی تەجروبەی بەپی ئەزمموی چەند ساڵەمان ئێمە ڕەچاوی ئەوواکەین کە جارێ لایانی دەرونی خوێنکارەکە جارە چۆنە ئایا خوێنکارەکە ئامانجی چیە جارێ چ بەشێک چ زانکۆیەک چ کۆلێژێک چ پەیمانگایەک ئامانجەکەیەتی ئیژە سەرواکەین و بەپی ئەزمموی خۆمان ڕەچاوی ئەوواکەین کە ئایا ئەم کۆلێژە ئەم بەشە کە خوێنکارەکە خواسی لەسەرەتی ئامانجێتی زانی ساڵانی پێشوو نمرەکەی بەچەنەوە وەرگیراوە یعنی ناکرێت خوێنکارێک بوون منە هەفتایی هەبێت هەفتای علمی هەبێت زانستی هەبێت بێت خواسی لەسەر پزیشکی بێت وانە لەبەرەوە ئێمە بەراورد دەکەین بەڵێ بەراورد بەواکەین کە ئایا ئەم بەشە لە ساڵی پێشوە ساڵانی پێشوە چەندێک وەریگرتووە بۆ منە هەفتا وەریگرتووە ئەم خوێنکارش لە ئێستاە یا هەفتاوێکی هەیە شەستنەوەی هەیە هەستەکەی نزیکە لێکەوە بۆیە ئێمە لە سەرتاوە ئەو بەشانەدا ئەنین کە نزیکە لە بەشەکەی ئەوەوە و بەڕاستی زانکۆلاین پ چوی سیداناوە بۆی کە خوێنکارەکە بیکە ئەمەش لە پێناوی ئەوەیە کە خوێنکارەکە هەر چۆنێ بێ وەربژیرێت و بەڕاستی لا نەخانتی پڕکردنەوەی ئەم فۆرمەت بەسیەوە کرد ئێمە طبعاً لە زۆرێک لە زۆر شوێن هەیە کە پەیمانگای ئەهلی و شوێنی ئەهلی ئەوانە کە بانگەشاکەن کە فۆرم بۆ خوێنکار پڕەکەنەوە بەڕاستی بەداخەوە زۆرێکیان ناڵێم هەمویان زۆرێکیان تارگێتەکەیان تەنها پارەیە یعنی قازانجێکە بۆ ئەو شوێنە بەڵامەکرێ لە پێناو قازانجێکی کەم چارەنووسی خوێندکارێک کە ساڵانێکی زۆرە دەخوێنێت لەبەر ئەو پارەکەمی کە تۆ وەریەگری چارەنووسی خوێندکارەوە لابنی پێم باشی من پێم باشە پێشنیارەکەم بۆ وەزارەتی خوێندنی باڵا کە بەڕاستی لیژنەیەکی تایبەت تشکیل کات با بڵێن دروستکە بۆچی بۆ لێکۆڵینەوە لەو بابەتانە بۆ سەرپەرشتیکردنی پەیمانگە ئەهلەکان بۆ سنتەرەکان کە بەڵێ ینی لە حاڵەتێکیشە لە کاتێکە ئەگەر ئەو شوێنە بزنزی خۆی مافی خۆیتی بیکات بەڵام با کەسانی پسپۆر دابنێت یعنی تۆ تەرکیب ڕاستە ئامانجەکەی تۆ پارەیە بەڵام لە هەمان کاتە تۆ توانێت خەڵکانی پسپۆر ڕیژ مامۆسای پسپۆر کرد لە بوارەکەیە بێت ئەوانیش بخێتە سەرکار و هەم داهاتێک بۆ خۆت بەدەستبێنی وەکو سنتەرەکە و پەیمانگەکە لە هەمان کاتیشە دەرفەتێکی کارێژە ڕەخسێنی بۆ خەڵکانی پسپۆرکە بە دروستی فۆرمی زانکۆلاین بۆ ئەو دەرچوانە پڕکاتەوە ئێوە ڕێی خۆتان ئەیان بۆ نمونە کە خوێندکارێکی تەلاتان پێی بڵێن ئەم بەشانە لەگەڵ دەرەجەکەی تۆیە ئەگونجێ و بەڵام باشیشە بۆ نمونە ئەمەیان لەمە باشترە ئەمەیان هەلی کاری زیاترە ینی ئێوە لەسەرم بابەتانە زانیاریە بەڵێ بە دڵنیاییەوە هەر ئێستا کەیسێکمان لێرەیە کە ئەو خوشکازی زەمان کە نمرەیەکی هەیە و بەڕاستی براکەشی کە لێرێ و کەسێکی تێگەیشتووە و بەڕاستی ئەمە جێی ڕێزە کە برایەک بەو شێوازایەت با بڵێن ڕێ نیشاندەری خوشکەکەیەتی و لەو کات و قسەی لەگەڵاکەین پێڵێن کە بەڕاستی شوێنێک دەستنیشانکە شوێنێک هەڵبژێرێکە دواتر دەرەنجامێکی باشی لێ بکەوێتەوە بۆی لەبەرەوە من دڵن کێنە ئێرە ئەمەی شەکە لە کەیسەکان بەڵام ئەوانی کە دیێنە ئێرە بەڵێ ئێمە لە ڕووی گەشەپێدانی مرۆیەوە یعنی فۆکسەکەی لەسەرەوەی کە ئەم خوێنکارە جارە پێڵین تۆ چ بەشێکتەوە ئامانجەکە چییە بەڵام زۆر جار کە قسەمان کردووە بۆیان تێگەی ینی ئەوانیش بۆ چوونی خۆیان گۆڕیوە لەسەر بنەمای قسەکانی ئێمە لەسەر بنەمای کاریگەریمان نەبوو لەسەری بەڵاستی ئەین تۆ باشی ستافی زانکۆی پۆلۆتەکنیک لەمەدایە کە خیبرەمان هەیە و لە ڕووی باشە بۆ بەڵێ لە ڕووی دەرونی شەوت کاریگەریمان نەبێت لەسەر ئەو دەرچووە کە پێی ئەڵین ئەم بەشە بۆ تۆ باشە لەبەر ئەم پێوەرانە ئەم بەشە کە تۆ خۆتەڵەبژاردە بوون منە باش نییە لەبەر ئەم پێوەرانە ئەمەکەیتە ئێرە ئێمە ئەوەندەی کە خەریکی ئامادەکردنیان بەرنامەیە بووین دیارە ئێوە بەردەوامیش کەیسەکانە بینن یعنی شتی زۆر جوانە بینی دایک ئەبینی مناڵەکەی خۆی هێناوە نمونەی ئەو کەیسەمان هەیە کە برا لەگەڵ خوشکەکەی هاتووە باسیەوەیان کروتیان نیۆڕۆ باوکێکی بەتەمەن لێرە بۆ ئەین دڵی پڕ بۆ توێتی ئێوە دەوری باوکێکتان بۆ مناڵەکەی من گێڕاوە کە بەو شێوەیە فۆرمەکەتان بۆ پڕ کردوتەوە با ئێمە ئەگەر مایکەکە بگریت بەدەستەوە ئەچینە لای ئەم برا دڵسۆزە کە لەگەڵ خوشکەکەی هاتووە مایکەکە نزیکەرەوە بەخێر بێ هەستێکت هەیە هاتووی لەگەڵ خوشکەکە دڵسۆزی خۆت ئەنوێنی دانیشتووی لە پاڵ مامۆسایە ئەتەوێت کام شتەی کە باشە بۆ خوشکەکەتی بەدەستبێنی مایکەکە نزیکەرەوە سپاس دەکەم بۆ وەسفە جوانە مەمنونم
دەستخۆشی لە مامۆساکەم و دەستخۆشی لە من بە بەڕێزاناکەم کە لێرە هاوکارن و هیلاکن بەم ڕۆژە گەرمە هاوکارێکن کە ڕەنیشاندەری شوێن ڕەنیشاندەر و با بڵێن معلوماتێکی باشن بە ئەو تەلەبانەی کە تەخەڕوجیان کردو لە پۆلی 12 و ئەیانەوێت جێگەیەکی باش بدۆزنەوە بۆ مستەقبەلیان. ئەم جۆرە کۆبوونەوانە یاخود ئەم جۆرە معرەزانە زۆر مهمە کە خوێندکار ڕووی تێبکە لەبەرەوەی کە بتوانێت معلوماتێکی وای دەستکەوێت کە بڕیارێکی باش با بۆ دوا ڕۆژی کە خوێندنێک نەخوێنێت و دواتر ئیشێکی جیاوازتر بکە یاخود خوێندنێک هەڵ نەبژێرێت لە ناوەڕاستی خوێندنەکە تێبگا کە زۆر دوورە لە کەسایەتیەوە زۆر دوورە لە لایفستایل و شێوازی ژیانکردنی ئەو بۆ ئەو نابێ گرنگە لێرەیە کە بۆ خوشکەکە توانی تا قەناعەتی پێ بکەی کە کام شوێنانە لەگەڵ باشترە یان ئاراکان جیاواز زۆر جیاواز بوو لە ئەوڵەوە کە ماشەڵا دەرەجێکی باشی هێناوە بەڵام من لەگەڵ ئەوەیان نەبووم کە شوێن دەرەجەکە بکەوێت چکە هەنێ جار دەرەجە ئەدباتە تۆپ ئەدباتە هەندەسە بەڵام من خۆم خریجی هەندەسەم بەڵام ێستا خاوەندکارم و قەت پراکتیسی هەندەسەکەم بە شێوازێکی مەزبوط نەکردووە لەبەرەوەی کە سەیرم کردووە ئەو لایفستایلێک کە هەندەسەکە بۆ منی دروستەکە وەکو کوڕێکی گەورە لە ماڵەکەی شوێنم نابێتەوەوانێ و ئەرکی خێزانی خۆم بەجێ هەڵم بۆ یعنی سە تۆ دوای ئەوەکەویت کام بەشە دواتر ئەتوانی بزنسی پێ بکەیت کاری پێ بکەیت لەگەڵ عایلەتا بگونجێ لەگەڵ شێوازی ژیانکردنی تویا بگونجێ زۆر مهمە کە بەزایان نەچێ ئەو خوێندنە 4 ساڵ 5 ساڵ تۆ شوێن خوێندنێک و بەشێکەکەوی لە ئاخراییتە دەرەوە هەم هەلی کارە دەست ناکەوێت هەمیش ئەگە دەست بکەوێ ئەبێ بە خۆبەخشی بیکەی لە ئەوڵەوە گوناحیان ئینسان بۆچی هەمووە زائدەن هینی زۆر مهمە دەرەجە زۆر مهمە بۆ تەلەبەکە دەرەجەی بەرزیەنە ئیلا چاوی لەسەرەوە نەبێ بەرز هەڵبژێرێ هەنێ جارە ئەو بەشەی کە بۆ تۆ باشە و بۆ مستەقبەلی تۆ باشە دەرەجەی دوای پێویست نییە. نمونەتان زۆر بێت هەر بمێنن بۆ یەک زۆر سپاس مامۆستام وەک کۆتا پرسیار زۆر گرنگە وەک ئەو برایە باسی کرد زۆر گرنگە ئێمە هەمیشە بی لەوە نەکەینەوە ببین بە دکتۆر ببین بە مەحامی ببین بە مۆهەندیس وە بزانین ئیتر پارە لە گیرفانی مۆهەندیس و مەحامی و دکتۆرە وانە ئەو برایە مۆهەندیسە پارە لە گیرفانی مۆهەندیسانیە من ژۆک و پارێزەرێکە توان بشایەتیەوە بەم پارە لە گیرفانی مەحامیشانیە لەبەرەوە زۆر گرنگە یعنی تا چەند ڕێنمایی ئێوە بۆ ئەوەیە کە بتوانن بە شێوەیەکی دروست بیر لەوە بکرێتەوە ئیتر واز بێنین لەوەی کە ببی بە دکتۆر و بە مەحامی و بە مۆهەندیس و بیر لەوە بکرێتەوە بەبێ نمرەکە شوێنێکی وابێ کە بەڕاستی بتوانانی سوودی ینی سوودت پێ بگەێنێ لە دواترە لا نەخان من بەڕاستی هەر لە ئەزمموی خۆمەوە ینی پێتان ئەڵێم کە بەڕاستی من جاران حەزم لە قانون بوو ینی پێم وا بوو کە ئیتر دنیا هەمووی لە قانوناکەوە بێتەوە ینی ئامانجم بوو باشە بەڵام سێرەکەی بوون من لە پەیمانگایەک وەرگیرام لە بەشی کاریژەڕی گەشت و گوزار بەڵام هەوڵمە دوایی بووم بە سێم دوایی بەوەی سێمێکەوە من لە جامیعە وەرگیرامەوە دوایی یعنی لە پەیمانگەوە هاتم ئێستا الحەمدولillah مامۆستای زانکۆم سەرۆکی بەشم ینی لەبەرەوە من شتێ خێری خۆیتە بۆیە زۆر جار بە خوێندکارەکانیش ئەڵێن کە بەڕاستی ئەو بەشەی کە تۆ هەوڵت داوە ئێستا من بە خوێندکارەکان ئەڵێم هەموو کەسێک ئەزانێ خۆی چنێک هەوڵیاوە ئەزانێ بەرهەمی هەوڵەکەی خۆی چنێکە کاتێکە تۆ ئیمالیت کرد بێت و سعید نەکرد بێت و هەوڵ کۆششت نابێت و بەڵام لەو سەرەوە لە بەشێکی تر وەرگیرا بێ خواستی خۆ دەبێ ئاساییە بەلاتەوە بەڵام هەوڵی خۆشت دەرەجەکە هاتووە تازە دەرەجەکە هاتووە بتوانی بە پێ دەرەجەیە بەڵێ ناکرێ هەمومان پزیشک بین ناکرێ هەمومان ئەندازیار بین ناکرێ هەمومان ماوەسا بین ئێمە پێویستمان بە یعنی تۆ گەر چەندێک ئەندازیارێکی باش بیت بەڵام پێویستە بە ستافێکی کرێکارێکی پرۆفیشناڵ هەیە کە بێت بیناکەت بۆ بنیاد بنێت لەبەرەوە من یعنی داوە لە هەموو خوشک و برایانەکەم کە دەرچووی 12 ئامادەین شکور بن بەو بەشەیکە بەو نمرێک کە بەدەستیان هێناوە ژیان بەردەوامە هەموو ساڵێک هەموو ساتێک هەنگاوێکی نوێ لە ژیانی ئینساندا لەبەرەوە ئەکرێ ئێمە ئیش لەسەر ئێستامان ئێستامان باشترکەین هەمومان ناکرێ مهندس بین هەمومان ناکرێ پزیشک بین هەمومان ناکرێ مامۆستا بین لەبەرەوە ئینشاءالله هەموو لایەک سەرکەوتووە بن و کەسوکاری خوێندکارەکانیش پێویستەکە بە شێوازێکی باش ینی تاسیریان لەسەر خوێندکارەکان هەبێت لەسەر مناڵەکانیان هەبێت لەوەی کە تاو بەشێکە وەرگیرا و پێویستە هەوڵی خۆی بات و لەو پرۆسەیە سەرکەوتوو دەستخۆش ئێمە زۆر کاتی ئێوەمان گرت سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوەشی ئیشەڵا خوێندکارەکەتان ئەو بەشە ئەهێنێ کە خۆی پێویستی پێێتی بەڵێ ئازیزان ئێمە لەگەڵتان بەردەوامە بین وەک ئاماژەمان پێکرد لە پێشانگای نێکست ستێپ لێرە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران دەبینین کە
بۆ پڕکردنەوەی زانکۆلاین هاتوونەتە ئێرە یاخود دەچنا هەموو ئەو زانکۆ و پەیمانگا بەشداربووانی کە لێرن دەیانەوێت زانیاری کۆبکەنەوە لەسەر جۆری ئەو زانکۆ پەیمانگانی کە بەڕاستی دەیانەوێت لێ بخوێنن کۆمەڵێک زانکۆ پەیمانگا لێرە ئامادەیان هەیە ئێمە چەند زانکۆ پەیمانگایەک وەردەگرین بزانین ئامانجی ئەو زانکۆ یاخود پەیمانگایانە چییە لەوەی کە بەشداریان لە پێشانگایەکی وەها کردووە و دەیانەوێت چۆن خزمەت بە خوێندکاران بکەن بە تایبەت ئەو خوێندکارانەی کە ئەم ساڵ یەکەم ساڵیانە دەچنا زانکۆ یاخود پەیمانگا و بەڕاستی پێویستیان بەوەیە کە ئۆفەری باشیان پێشکەش بکرێ دەچما یەکێک لە نمونونەکان باشە قەیوان کاک ئەحمەد سڵاوت لێبێ ئەگەر مایکەکە بگریت سپاس دەکەم سپاس کە لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ ئێوەش قەیوانێکێکە لە بەشداربووانی پێشانگای نێکست ستێپ مایکەکە بەرزکەیتەوە سپاس دەکەم بۆچی ویستان بەشداری لەم پێشانگایە بکەن و دەتانەوێت لە ڕێی ئەمەوە چوی پێشکەش بە خوێندکارەکانتان بکەن زۆر سپاس بۆ ئێوە بە خێراتندا نەکەین ناوی پێشانگاکە نێکست ستێپە هەنگاوی داهاتوو هەنگاوی داهاتوو خەونێکی گەورەیە لای کۆمەڵێ گەنج کۆمەڵێ ڕۆڵە و برا و خوشک و نەوەکانمان کە ئێستا لە چاوەڕوانی ئەوەیان ئەو هەنگاوە بنێن بۆیە ئێمە پێمان باش بوو هاوکاریان بین ڕێنوێنیان بین بۆی بەڕاستی و بە دروستی هەنگاوەکەیان بنێن و وەکو وەشزانن زانکۆی نێودەوڵەتی قەیوان یەکێکە لەو زانکۆیانەی کە ئێستا لە ناو کوردستانە لە حکوومەتی هەرێم تاکە زانکۆیە کە بەو شێوازە توانی بێتە پێشەوە کە ئەویش ئێمە فرانچایزی دوو زانکۆی نێودەوڵەتی دنیاین ئەوانیش دوو زانکۆی مالیزین کە ڕانکینیان زۆر بەرزە لە ئاستی زانکۆکانی دنیاە بۆ ئەوەی بتوانین ئەوانی زانکۆی یوتیەم و یایتیم بۆی بتوانین لە ڕووی نێودەوڵەتی بوونەوە فێرخوازانمان نەوەکانمان بتوانن بەڕووی دنیای بکرێنەوە ئەو بڕوانامە نێودەوڵەتی کە وەریەگرن هەم بۆ خوێندنی باڵا هەم بۆ کاری نێودەوڵەتی زۆر بە تەواوی ئیشی لەسەرەکرێ و زۆر مەتەبە بەجەر لەوانەکە ئەحمەد هیچ ئۆفەرێکی جیاوازتان هەیە بۆ ئەو خوێندکارانی کە ئەم ساڵ دەیانەوێت لە زانکۆی قەیوان بخوێنن بێگومان خۆشتان باش زانن کە زانکۆی قەیوان بەردەوام هاوکار و دەست پێشخەر بووە بۆ فێرخوازان هەر لێرە لە نێکستێپ ئێمە دوو ئۆفەری سکۆلەرشیپمان پێشکەش کردووە لە نێوان سێ بەشمانە کە ئۆپشنەڵە خۆیان بەرگارێن لەسەر ئەو فێرخوازەکان لەو سێ ئۆپشنەی کاومانەتێ مافی دوو ئۆپشنیانەیە کە فول پاکێجە و جگەلەوەش ئێمە بۆ ئەو فێرخوازانەی کە نمرەیان لەو ڕێیتەیە کە وەزارەتی خوێندنی باڵات دیاری ئەکە لەوە بەرزتر بێ لە 100 دیسکاونتە جگەلەوە ئەم ساڵ بیرمان لەوە کردەوە کە ئۆفەرێکی ئەکادیمی پێشکەشکەین کە ئەمە تازەیە و ئێستا لە ڕێیەوە من بڵاو یەکەمەوە ئەویش دیگری پلاسە دیگری پلاس ئێمە لە ئاستی پرۆفشناڵی لەگەڵ ئەو دوو شاهدەی کە هەمانە بڕوانامەی جیاوازی نێودەوڵەتی و معتەبەری دنیایی ئەدەین بە فێرخوازەکانی ناوزانکۆمان لە هەموو وەرحەلەکانە بە گوێرەی اختصاسی خۆیان کە کۆرساتی تایبەتیان بۆ کرێتەوە و لە سەروی دیگرەکەی خۆیانەوە پلاس ئەبێ بە چەند دیگرێکی کە ئەیان بێ دەستان خۆش بێت زۆر سپاس کاک ئەحمەد کە لەگەڵمان ئامادەیتە بۆ ئەگەر مایکەکەم بێتێ سپاس دەکەم بەڵێ ئازیزان زۆرن ئەو زانکۆ پەیمانگایانەی کە لە پێشانگای نێکست ستێپ بەشداریان کردووە و دەیانەوێت نوێترین خزمەت و ئۆفەرەکانیان پێشکەش بە ئەو خوێندکارانە بکەن کە ئەم ساڵ پۆلی 12 بوون و دەیانەوێت بچنە زانکۆ پەیمانگەی تەکنیکی و پیشەی برایت یەکێکی ترە لەو پەیمانگانەی کە بەشداری لە پێشانگاکە کردووە ئەگەر مایکەکەم لێ بگریت سڵاوت لێبێت برایت بۆ ویستی بەشداری لەم پێشانگایە بکاوە دەیەوێت چی پێشکەش بە خوێندکاران بکەم پێشەوە من پێم خۆشە باسی ئەوە بکەم پەیمانگەی تەکنیکی و پیشەی برایت لە ساڵی 2022 دامەزراوە کە تێیدا لە یەکەمین پەیمانگایە توانیوێتی لە یەکەمین ساڵیدا بڕوانامەی ئایزۆی نێودەوڵەتی 2001-2015 هەروەها توانیمانە بە سەرکەوتووی ببین بە مێمبەرشیپ لە زانکۆی ئەسیکی بەریتانی کە ئەمە بەڕاستی جێگای دڵخۆشیە بۆ شارەکەمان و هەروەها بەشداری ئەم پێشانگایەمان کردووە بۆ جاری سێمینە بۆ ئەوەی کە بتوانین بە ستافێکی لێهاتووی و پرۆفیشناڵەوە بتوانین
وەڵامی سەرجەم پرسیارەکانی فێرخوازانمان بدەینەوە تاوەکو ڕێنیشان دەریان بین لەو بەشەی کە دڵخوازیانە هەڵی بشێرن. ڕۆژانە خوێندکاری زۆر یەتەلاتان و داوای زانیاریتان لەیەکە؟ بەڵێ بێگومان فێرخوازان دەیانەوێت کۆمەڵی پرسیار هەیە لە مێشکانە دەیانەوێت بتوانن بزانن لە داهاتوو هەلیکاری ئەو بەشانە چۆنن و دەیانەوێت تێبگەن لە بەشەکەیان کە لە داهاتووە دەبن بچی. ئێمە بە ستافێکی لێ هاتووەوە هەوڵمان داوە سەرجەم پرسیارەکانیان وەڵام بدەینەوە و سەرجەم ئاڵنگاریەکانی کە لە مێشکانەیە هاوکاریان بکەین تاوەکو ڕێنیشان دەریان بین بۆ ئەنجامدانی و یان بۆ هەڵبژاردننی بەشێکی دڵخوازی خۆی. هیچ بەشێکی جیاواز هەیە لە برایت هەبێ ئەم ساڵ بچانەوێت؟ بەڵێ بێگومان چەند بەشێکمان هەیە کە لە عێراقا بۆ یەکەمی جاراکرێتەوە یەکێک لەوانە بەشی مۆشن گرافیکسە بەشی بەڵگە و تاوانە کە تێیدا زۆر زۆر جیاوازە لە هەموو بەشەکانی دیکە. بەشی بەڵگەی تاوان لەوێ خوێندکار فێری ئەوە کرێت چۆن زانیاری لەسەر بابەتە تاوانکاریەکان زانێ ئەمە بابەتێکی زۆر گرنگە و بەشێکی زۆر گرنگە و بەڕاستی بۆ یەکەم جارە لە پەیمانگاکە ئێوە ئەم ساڵ بەڵگەی تاوان بۆ یەکەمی جارە کە تا ئێستا هیچ تەخەڕوجێکی نییە ئەم ساڵ دووەمی ساڵی خوێندنێتی. هیچ ئۆفەرێکی تایبەتان هەیە لە ڕێی بەرنامەکە بە خۆشحاڵیەوە ئێمە چەندین سکۆلارشیپمان ڕاگەیاندووە لە پەیمانگەی تەکنیکی و پیشەی بڕایت کە تێیدا هەروەها لەگەڵ ئەوەشا چەند ئۆفەرێکمان هەیە کە توانیمانە بۆ هاوکاریکردنی ئەو کەسانەی کە بۆ نمونە دوو کەسن لە خوشک و برایەک دێن سەردانی پەیمانگاکەن دەبن بە فێرخواز داشکاندنمان بۆیان هەیە و چەندین ئۆفەری تریش دایانگرێتەوە کە هەمانە. دەستان خۆش بێت زۆر سپاس کە لەگەڵمان بوون سپاس دەکەین. بەڵێ ئازیزان وەک ئاماژەمان پێکرد ئەمەی کە دەیبینێن زانکۆی قەیوان بوو ئەمە پەیمانگای تەکنیکی و پیشەی برایت بوو کۆمەڵێک زانکۆ و پەیمانگای تر لێرە بوونی هەیە کە ئەمانە هەمووی زانکۆی حکومی و ناحکومیشن بیرمان نەچێت یەکێکی تر لەو بابەتانەی کە زۆر گرنگە ئەم ساڵ لە پێشانگای نێکست ستێپ زۆر گرنگی دراوە بە زانکۆ نێودەوڵەتیەکان واتە چۆن خوێندکار بتوانێت لە دەرەوەی وڵات درێژە بە خوێندنی بدات لە نمونەی ئەمە یەکێک لەو زانکۆیانەی کە زانکۆیەکی نێودەوڵەتیە من دەچمە لایەن کێ قسەمان بۆ دەکات سلااوتان لێبێت ستدی ئین سپین یعنی دەچین لە ئیسپانیا دەخوێنین سلااوتان لێبێت مایکەکە بگری سپاس دەکەم ئەمان بن بۆ ئیسپانیا بۆ خوێندن. Yes, we are coming from Spain and our companies grow international education and we work with all Spanish universities in Spain and we are here in this event to offer the opportunities to Kurdish students to come to study in Spain, bachelor language, Spanish language, PhD and masters, any studies. باش دەست خۆش زۆر سپاس. بەڵێ لەگەڵتان بەردەوام بێ ئازیزان ئەوەی کە گوێتان لێبوو ئەمە شێکێکە لەو ئۆفەرانی کە بە خوێندکارانی پۆلی 12 دەدرێت دەتوانن بچن لە ئیسپانیا درێژە بە خوێندن بدەن و دوو ئۆفەری زۆر باش بە خوێندکاران دەدرێت. بەڵێ ئازیزان من لەگەڵتان بەردەوامە بم لە بەشێکی تری بەرنامەکەدا دەچینە لای هەندێک میوانی تر بە وردی باسی ئەوەمان بۆ دەکەن کە ئەم پێشانگایە گرنگیەکەی چییە و بۆ ساڵانە بەردەوام دەبێ و دەیانەوێت لە ڕێ ئەم پێشانگایەوە چ خزمەتێک بە خوێندکاران بکەن بینەرمان بن. دووبارە سلااوتان لێبێت ئازیزانم لە سێمین پێشانگای نێکست ستێپەوە لەگەڵتان بەردەوامە بین بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر شوان ئادەم کە بەڕێزیان ڕاوشکاری ئەکادمی نێکست ستێپ بۆ پەروەردە و خوێندنی باڵان بە سوپاسەوە ئەم ئێوارە لەگەڵمان دەبێت کاک شوان زۆر زۆر بەخێر بێ بەردەوامیش دەبین لە هێنانی ئەو ئەکادیمیا و پەیمانگایانی کە لەم پێشانگایەدا بەشداریان کردووە نمونەی ئەوانش خات و سێواز حەسەنمان لەگەڵە کە بەڕێزیان لە ئەکادیمیای سەماوە هاتوون دواتر باسی ئەکادیمیاکەی خۆیانمان بۆ دەکاو و پێمان دەڵێ ئەکادیمیای سەما چیە و چۆن دەتوانن خوێندکارانی پۆلی 12 لەوێ درێژە بە خوێندن بدەن. دکتۆر ئەم پێشانگایە سێمین ساڵەکان پێشانگایە دەکرێتەوە ساڵانە بەردەوامی هەیە و ئەوەی کە دەیبینی ژمارەیەکی زۆر خەڵک و بە تایبەت خوێندکاران دەیانەوێت بێنە ئێرە ئاشنا بن بەو زانکۆ پەیمانگایانی کە لێرە وجودیان هەیە و دەیانەوێت زانیاری کۆبکەنەوە باسمان کرد کە پڕکردنەوەی زانکۆلاینی لێ هەموو ئەمانە بەڕاستی لە بەرژەوەندی خوێندکارانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێوە ئەمەی کە ساڵانە دەیکان یان بڵێن نێکست ستێپ بۆ دەتانەوێت لە ڕێی نێکست ستێپەوە چ پەیامێک بگەێنن؟
دەمانەوێت لە ڕێگەی نێکستێپەوە کللتورێکی تازەی پەروەردە و خوێندنی باڵا بهێنینە کوردستانەوە ئەویش لە ئاڕاستەکردنی خوێندکاران بە تایبەت دەرچوانی دوانزەی ئامادەیی بۆ زیرەکانە هەڵبژاردننی ئەو کۆلێژ و بەش و پەیمانگا و زانکۆیانەی کە دەیانەوێ هەڵی بژێرن بۆ ئێمە لە سێمین پێشەنگای نێکستێپ کە لە ڕۆژانی 28 تاوەکو 30 ئەیلولی 2025 لە کارگەی کللتور لە شاری سلێمانی ڕێکمان خست لەم پێشانگایە کۆمەڵە پلان و پرۆژە و پرۆگراممان سەرپێخست یەکێ لەوانە مەڵبەندی ڕاوێژکاری نێکستێپ بۆ زانکۆلایم بوو کە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ڕاوێژماندا بە دەرچوانی دوانزەی ئابادەی بە کەسوکاریان بەپێی کۆنمرەکانیان بەپێی سنووری جوگرافیان بەپێی باری دارایی و خێزانیان کە چ بەشێک چ کۆلێژێک چ زانکۆیەک چ پەیمانگایەک بۆ ئەوان گونجاوە ڕاوێژی وردمان پێدان دوای ئەوەی کە ڕاوێژیان وەرگرت ئەوان فۆرمی زانکۆلایان بە شێوەیەکی دروست پڕ کردەوە و پرۆژەی دووەممان پرۆژەی نیشتیمانی نێکستێبە بۆ سکۆڵەشیپ کە بە خۆشحاڵیەوە ئەمساڵ توانیمان نزیکەی 60 کورسی خوێندنی بێبەرامبەر لە زانکۆ و پەیمانگا ناحکومیەکان بۆ دەرچوانی دوانزەی ئامادەیی دەستەبەرکەین کە ئێمە سکۆلەرشیپە بەتوانی ورتر باسیکی بۆمان چۆنە چۆن خزمەت بە خوێندکارانەگەین سکۆلەرشیپە ئێمە پرۆژەیەکی تازەمانە لەم ساڵە سەرپێمان خستووە لە پۆرتاڵی نێکستێپ بەشێکی دیاریکراومان دروست کردووە بۆ سکۆلەرشیپ لەوێ مەرج و پێوەرەکانی وەرگرتن لەو بەشە زانستیانەی کە زانکۆکان کە پەیمانگاکان بۆ نێکستێپ دەستەبەریان کردووە بە هەمان ئەو مەرجە زانستیانەی کە خۆیان نەیانەوێ بۆ نمونە بەشی زانستی هەیە داوای 85 و بەرەو سەرەوەکە ئێمە سیستەمەکە وا دیزاینەکەین کە کەسێک گەر 84 هەبوو ڕێگە نەیە ستێپەکانی تر ببڕێ بۆ نمونە ئێمە داوای ناویسیانی ئیمێڵی پارێزگاکەی سنوورە جوگرافیەکەی و کۆنمرەکەی لێەکەین و هەروە هەر پەیمانگایە هەر زانکۆیە بە چەند سکۆڵەرشیپ لە چ بەشێکە بەشداری کردووە لەوێ ئاشکرایانەکەین مەرجەکانیان بڵاوەکەینەوە ئەو ئەتوانێ بە پێی حەز و کولیا و ویستی خۆی یەکێ لەوانە پڕکاتەوە دوایی چێتە کێبرکەوە لە کێکەیە چێ دەرچوو بە فول فەند واتە بە تەواوی تێچووی ئەو 2 ساڵەی کە خوێنێ لە پەیمانگایەکی بە تەواوی تێچوو ئەو پەیمانگایی کە خوێنێک کە 2 ساڵە یاکودە و زانکۆیی کە لێ خوێنێکە 4 ساڵە ئەمە بووی دەستەبەر کراوە هەڵبەت ئەمانە ئەم ڕێژەیە 59 سکۆڵەرشیپە زۆر زیاترە چونکە زانکۆکان و پەیمانگاکان سکۆڵەرشیپیان هەیە بە ڕێژەی جیاواز بۆ نمونە لە ساڵ 85 داشکاندن لە ساڵ 50 داشکاندن بۆ ساڵی یەکەم یا بۆ ساڵی دوام ئەگەر ئەوایل بوو واتە بە نسبە تەناسوب داشکاندنیان هەیە بۆ دەچوانی دوانزەی ئێمە بەڵام ئێمە ویستومانە کولتوری دابینکردنی کورسی خوێندنی بێبەرامبەر لە نێکستێپ سەرپێ بخەین وای لێ بکەین ساڵانە دووبارە بێت ئەمە ئێمە داوامان کردووە بە فول فەندەوە ینی بە تەواوی تێچوونەوە دابینی بکەن بۆ نێکستێپ بۆی نێکستێپ وەکو چەترێک هەم چاودێری بکە هەم ئاگای لە مرج و ڕێنمایەکان بێ و دواتریش بۆ ساڵانی داهاتوو طبعا ئەم ساڵیشمان لەسەر ناوخۆی کوردستان کردووە لەسەر زانکۆ و پەیمانگا ناوخۆیەکان بۆ ساڵانی داهاتوو ئیش لەسەر زانکۆ و پەیمانگا نەدەوڵەتیەکانەکەین بە تایبەت بۆ خوێندنی باڵا لە بواری ماسەر و دکتۆرای ئاگر کورسیان هەبێ بۆ بوارە جیاوازانەی کە پێشکەشی دەکەن باشە ئەوەی کە دەیبینین بۆ نمونە پەروەردەی جۆری کارامەی هێزی کار ژیری دەستکرد بەڵێ ئەمانە سێ تەوەری ئەم تەوەرانە هەوڵتانەوە چۆن لەم پێشانگایە جێ بکەنەوە و چۆن ئیشی لەسەر بکەن ئەمانە سێ تەوەری سەرەکی سێمین پێشانگای نێکستێپن کە ئێمە هەوڵمان داوە لە ڕێی کۆڕ و کۆبوونەوە و پانێڵ و سمینارەکانمانەوە بە وردی ئیشان لەسەر بکەی ڕێنمایی لەسەر هێدێک لەمانە بێ ئەگەر دقت بێ لە ناو پێشانگای نێکستێپە هەم کۆشکی زانکۆ و پەیمانگاکان هەیە هەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە هەم کۆمپانیاکان هەیە بۆ ئەو کەسی کە هێتە ناو نێکستێپەوە هەم بتوانێت هەلی خوێندن بەدەستبێنێ لە زانکۆ و پەیمانگاکانە هەم بتوانێت هەلی کار بدۆزێتەوە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە و هەروەها گفتوگۆ بکە بەڵێ هەروە گفتوگۆ بکە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە بۆی بتوانێت وەکو خۆبەخش لەگەڵ یانە کار بکە واتە کاتێک هەیەتە ناو زانکۆ یا کاتێک هێتە ناو پەیمانگا قۆناغێکی سەرەتایی ژیانی خۆی بەجێ بێڵێت و داغڵی قۆناغێکی تازە بێ کە هەم هەلو دەرفەتی خوێندنی بۆ دەستەبەر بێ هەم هەلو دەرفەتی ئیشکردن و دۆزینەوەی کاری بۆ دۆزی بێ بەدەر لەمە ئێمە مێزگردی ساڵانەی نێکستێپ بۆ پەروەردە و خوێندنی باڵامان هەیە کە لەوەیە بەرپرسانی
حکومی بڕیاردەران بڕیارسازان کەسانی شارەزا و پسپۆر لە بواری پەروەردە و خوێندنی باڵا بانگێشتیانەکەین بۆ ئەوەی گفتوگۆ بکەن لەسەر کێشە و گرفت و دەرفەت و ئاڵنگاریەکانی کەرتی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستانە و دواتر کۆمەڵی ڕاستپاردا بەرهەم بێنین تاوەکو بیکەین بە پۆلیسی پێیپەرێک یا پێڕەونامەیەک ئاراستەی ئۆفیسی هەمانجی و بە دوواداچوون لە ئەنجومەنی وەزیران بکەین بۆ ئەوان بە دوایە بچن بۆەوەی تاوەکو ساڵی داهاتوو ئەوانەیان کە جێبەجێکرێن ئاشکرایان بکەین ئەوانشی کە جێبەجێ ناکرێن هۆکارەکانی جێبەجێ نەکردیان دیسانەوە بۆ ڕای گشتی خاشتا بکەین. هەر لەگەڵەوەشە هەر لەسەر تێماکان کە ژێری دەستکردا ئێمە ئەم ساڵ سێ وەرکشۆپمان هەبووە کە خۆشبەختانە لەگەڵ پەیمانگای گەشەپێدانی پیشەیی زانکۆی ئەمریکی لە سلێمانی و لەگەڵ کۆمەڵی خوێندکارانە ڕێکمان خستووە لە سێ ڕۆژی پێشانگاکەیە کە ئەوانیش تایبەت بوون بە ژێری دەستکرد و هەلی خوێندن لە دەری وڵات و چۆنەتی پێشکەشکردن و بەدەستێنانی فەن. دەستخۆش ئەگەڕێمە وڵات دکتۆر ئەچمەلای خات و سێواز لە ئەکادیمیای سەما خات و سێواز زۆر بەخێربێت ناوەکە و زۆر خۆشە. سێواز یعنی چی؟ سێواز ناوی شارێکی کوردە لە تورکیا لەتر بەوەی ئەو ناویان لێناوە چەوەند درێژ بینایەکی زۆر تایبەت بوو لەلام. خات و سێواز ئەکادیمیای سەما چۆن خزمەت بە خوێندکارانی بۆ دوانزە دەکات ئەکادیمیایەکە چی دەکات بۆ ئەو ناوە؟ ئەکادیمیای سەماوکو ئەکادیمیایە کە بۆ فڕۆکانی دانراوە کێکێکە لە گروپی کۆمپانیەکانی شوشە ئەمە ئەکادیمیایە یەت ئەم ساڵ لەم ئیڤنتە بەشداری کردو بۆی فڕۆکان دروست بکەین یعنی دەورەیەکی فڕۆکانیە کراوەتەوە ماوەی خوێندنەکەی ساڵێک و 6 مانگە کاتوانی بەشداری تا بکەین لە ماوەی ئەو ساڵ و 6 مانگەیە و هەموو شتەکان بە توتی خۆی خوێنێت و چۆن لە دەروی وڵاتە خوێنە بۆ شێوەش لێرا خوێنێ هەموو مامۆستاکان لە یۆنانەوەیان لە گریسەوەیان ئەوروپین و لە ئاخریشە هەر چۆن ئەتوانی بڕۆی بۆ گریس بۆ یۆنان لە ئیمتحانەکەکەین و دوای ئیمتحانەکەینەوە بە شێوەی هەم نەزەری هەم ئەمەلیش ئیمتحانەکەکەین و هەم لێرەش بە شێوەی نەزەری و ئەمەلی لە مەتارەکەی ئەربەت لە عربەتە لەوێ داوامان هەیە هەردووکە خوێنین باردووشەوە ساڵێک و 6 مان باڵێ لە ساڵێک و 6 مان ئەبی بە فڕۆکەوان باڵێ لە مای ساڵێک و 6 مانگی بی بە فڕۆکانێکی تارەکە وەڕۆی باڵێ ئەتوانی ئیشی پێ بکەیت ئەتوانی ئیشی پێ بکەیت و سیڤیەکە بەری بۆ هەموو خطوطەکان چ خطوطەکانی ناوخۆ بێت خطوطەکانی ئەوروپیەکان بێت چکە ئیمتحانی ئایستا ئیمتحانێکی عالەمی بکەیت کە ئەتوانی لە هەموو عالەمە ئەم سیڤی خۆ ئیشی پێ بکەیت و بتوانی ئیش بکەیت. مەرجەکانی وەرگرتنی چییە؟ مەرجەکانی وەرگرتنیەوەی کە بۆلی 12 تاو کرد بێت و بەشی علمی بێت ئەدەبی بێت و لەگەڵیشە کۆمەڵە فەحسی تۆبی هەیە کە لە تایڕانی مەدەنی معتەرەف کراوە ئەکادیمیایە ئەبێ و فەحسانەش بچی لە بەغا بیکەیت کلو فەحسەکان هەمووی لە بەغا ئاکرێت لیژنێکی تۆبینانە ناتوانین لێرە بیکەی لێرە ناکرێت ئەوەندانی بەوانن چکۆ خطوتی جەوی عێراقی و تایڕانی مەدەنی عێراقی دانی پیانەوە پێیان باشە کە فەحسەکانی بچێتەوە بۆ بەغا چکە لیژنەیە کە دانیشن لە هەفتەکەیە و سێرەی فەحسەکانتانەکەن فەحسەکان بە شکڵی ئام فەحسی جسمی ئینسانەکەیە فەحسەوەیە کە هیچ نەخۆشیەکی درێژ خیانی لەگەڵانە بێت فەحسی دڵی و چاویەتی و گرنگترینیان فەحسی چاوەکەیەتی کە تایە باش بێت چاوی کەس نەبێت. بەڵێ تا ئێوە کە بەشداریتان کردووە لە پێشانگایە چەند ڕۆژەکە لێرەن هیچ چەند خوێندکار هاتوۆتە لای ئێوە ویستوێتی کە ئەو فۆرمە پڕ بکاتەوە بەشدار بێ لە ئەکادیمیاکەی ئێوە؟ زۆرم هاتووە لاین زۆربەی لێرەوە ناسیوێتی نەیانزانیوە کە ئەکادیمیایەکی وا هەیە ئەمە شتێکی زۆر باشە دەستخۆشیان لە یەکەم شتێکی وایانداناوە چونکە زۆر لێرە ناسوێن زۆر حەزیان لێ بووە هەر لێرە ماشەڵڵا زۆرتر کچ هاتووە ئێستا لە باتی کوڕ زۆر کچ هاتووە کچەکان زۆر ئەکیدن لەوەی کە حەزەکەن بیخوێنن حەزیان لێ زۆریان پێ خۆشە توانای خانمانیش زۆر توانایکی باشیان دەوانن دکتۆر ببن بە ئەکادیمیای سەما یەکێکە لە جیاوازەکانی سێمین پێشانگای نێکستێپ کە دەرفەتێکیان بۆ ڕەخسێنرا لێرە دەرچوانی 12 ئامادەی هەم ئاشنا و ئاگادار بن بە مەرج و ڕێنمایەکەیان چونکە زۆرێک لە خوازیاران ئارەزوی ئەو بەشانەکەن کە لە زانکۆ و پەیمانگاکانان نین بۆەوەی تاقییان بکەنەوە بواری فڕۆکەوانی یەکێک لە بوارانەی کە ئێمە پێویستمان پێێتی بەڕاستی وەکو کوردستان خۆشبان وەختانە ئەکادیمیای سەما توانیوێتی ئەو دەریچەیە بکاتەوە بۆ دەرچوانی 12 ئامادەیە یاخود بۆ ئەوانەی کە لە دەرەوەی زانکۆ پەیمانگاکانی ئەوەیانەیەکیانەیە بەشداری بکەن لە خات و سێواز تۆ خۆت
فڕی بەرەواسم من ئەندازیاری فڕۆکانیم تاوا کردو ئیشەکەی من واتاگەر کێشێک لە فڕۆکەکە هەبێت تۆ چاکیەکەیتەوە ئیشەکەی من ئەوە بووە لە ئێستا ئینشاڵڵا لەگەڵ سەما چکەم پرۆژەیە نەبووە من تازە کراوەتەوەم ئەکادیمیە تۆ پێشتر خۆت لە شوێنی تر لە عربەت هەر لە مەتاری عربەت ئەکادیمیایەکی تر هەلێ موجود بوو من لەو ئەکادیمیە تاوام کرد باشە ئەنجلی خۆت بوو کە خولەی خۆم بوو هەر لە مناڵی حەزم لێ بوو زۆر ئەو کاتە فڕۆکانی نەبوو لە کوردستان ینی ئەو بەشە نەبوو کە ئێستا کرایەوە قەرارم ما بچم لە دەرەوە بیخوێنم کە زانیم لێرە هەیە بۆ من زۆر باشترە پێم خۆشترە کە لێرە بیخوێنم کە زانیم سەما هەیە ئەکادیمیایەکی وا باشە بۆ سا لێرە منیش لەگەڵ تەلەبەکانە دەست پێەکەم و زۆر بەیانیم بۆ لای من دەستیان دوای کە چاوە بووی یەک فڕی ئاسمانمان پێ لێ لەگەڵ دکتۆرا بەیەکەوە دەستان خۆش بێت بێگومان ئەمە جێگەی شانازیە خاتونێکی جوان کە خولیای ئەوەی هەیە کە لە بواری فڕۆکەوانی بخوێنێ و ئەو باشتر لەوەش کە ئەگەر کێشەی لە فڕۆکەکەش هەبێ هەم دەتوانێت لێ بخوڕێ هەم دەتوانێت چاکیشی بکاتەوە دەزانی کە ئەندازیاری فڕۆکەوانمان هەیە توانێت فڕۆکەکانمان بۆ چاپ بکاتەوە ئەگەر نێکست ئەو دەرفەتەی بێگومان ئێمە هەمیشە کە باسی ئەندازیاری کراوە زیاتر باس لە معماری و بینا و ئەو شتانە کراوەیان ئەندازیاری کارەبایی و زۆر کەم یعنی ئێمە ساڵانی پێشووتریش دکتۆر کە پۆلی شەشی ئامادەیمان ئەو ساکە تەواو دەکرد بیر لەوە نەکراوەتەوە ببی بە ئەندازیاری فڕۆکەوانی بۆیە ئەمەش نمونەیەکی جوانە دەستان خۆش بێت نمونە تا زۆر بێسپاسکە لەگەڵمان ئامادەیتە بوو دکتۆر من لەگەڵ تۆ بەردەوامە بم ئەم نمونانە بینی نمونەی زۆر جوانی تایە شتی جیاوازی تایە بێگومانێکیش لە ئامانجەکانی ئێوە هەر ئەوەیە کە ئەم شتە جیاوازانە پێشکەش بکەن کۆمەڵێک زانکۆ پەیمانگا هەبوو لە ساڵانی پێشتریش کە بە حکومی و تایبەتەکانیشەوە لێرە دەیان بینین بەڵام جیاواز لەوانە بۆ نمونەم ئەکادیمیا هەیە ئەوەی کە من بینیم لەگەڵ خانمێکە چاوپێکەوتنم کرد نێودەوڵەتی بوو خوێندکار دەتوانێت بچێت لە ئیسپانیا بخوێنێ یعنی ئێوە هەوڵتان ناوە ئەم زانکۆ نێودەوڵەتیانەش بێن لەناو ئەم پێشانگایەوە بەڵێ بەدڵناییەوە ئێمە لە سێمین پێشانگای نێکستێپا هەوڵماندا تەجاوزی سنووری پارێزگای سلێمانی بکەین بگرە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگاکە لە هەر چوار ئیدارە سەر بەخۆکەیە تەواوی زانکۆ و پەیمانگا حکومی ناحکومیەکانمان بانگێشت کرد و پاسمان دابین کرد بۆ دەرچوانی دوانزەی ئامادەیی لە سەرانسەری هەرێمی کوردستانە بۆی بێبەرامبەر بێنە ناو نێکستێپ و سوود وەربگرن لەو ڕێنمایانەی کە لە بەڵمەندی ڕاوێژکاری نێکستێپ هەیە بۆ زانکۆلاین فۆرمەکانیان پڕکەنەوە هەروەها جۆرێک لە ئاڵوگۆڕی کولتوری لە نێوان پارێزگاکان و شار و شارشکەکانی کوردستانی شا دروست بکەین کە بێن و ڕەنگە حەزی ئەویان هەبێ لە پەیمانگایەک یا لە زانکۆیەک لە سلێمانی بخوێنن یاوانی سلێمانی حەزیان لێبێ لە هەولێر یا لە دهۆک بخوێنن ئێمە ئەم ساڵ هەوڵێکی متەوازەعانەماندا توانیمان چوار زانکۆی نێودەوڵەتی بێنینە ناو سێمینی پێشانگای نێکستێپەوە بۆ ئەوەی ئاشنا و ئاگادار بن بەو دەرفەت و ئاڵنگاریانەی کە نێکستێپ دێرەخسێنێ لە پلانمانەیە سکۆڵەرشیپەکانمان بە تایبەت کە ئەم ساڵ زۆتر لەسەر ئاسی ناوخۆ ئیشمان کرد بۆ ساڵانی داوتوو لەسەر ئاسی نێودەوڵەتی ئیش بکەین بە تایبەت لە ئاسی خوێندنی باڵایە بۆ ماستەر و دکتۆرا زانکۆکانی دیکە بێنین بۆ ئەوەی ئەوان ئەو دەرفەتانەی هەیەە کە بۆ خوێندنی باڵا لە ماستەر لە دکتۆرا لە دیبلۆمی باڵای یەک ساڵە بۆ خوێندکارانی کوردی بڕەخسێنن ئەوەی کە لێرە دەیبینین و بە تایبەت بەشداری خوێندکارانی پۆلی دوانزە لە نێکستێپ تەنها تایبەت نێ بە خوێندکارانی شاری سلێمانی بەڵکو لە شار و شارۆچکەکان و لە پارێزگاکانی دەتوانن بێنە ئێرە ئاشنا بن بە هەموو ئەو زانکۆ پەیمانگا حکومی و ناحکومی و تەنانەت نێودەوڵەتیانەش کە لێرە بەشداریان کردووە بەڵێ خانمێکی تر پرژەپەرێز پەروێز لە پەیمانگای تەکنیکی پیشەیی ئەزمەر لەگەڵمانە زۆر بەخێر بێ خات و پرژە بەخێر بێت پەیمانگای تەکنیکی پیشەیی ئەزمەر بەڵێ بۆچی بەشداری کرد لەم پێشانگایە دەیەوێت خزمەتێک پێشکەش بە خوێندکارانی پۆلی دوانزە بکە کە دەرچوون و دەیانێت لە پەیمانگاکەی ئێوە بخوێنن بەڵام ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی و پیشەیی ئەزمەر بە خۆشحاڵیەوە ئەمە دووەم ساڵمانە کە بەشداری لە سێمین پێشانگای نێکستێپدا دەکەین ئامانجمان لە بەشداریکردن لەم پێشانگایە زیاتر ناساندنی خۆمانە هەروەها پێشکەشکردنی ئەو ئۆفەرە داشکاندن و سکۆلەرشیپانە بە خوێندکاران تاوەکو زیاتر سوودی لێ ببینن باشە چ ئۆفەرێکتان بۆ ئەم ساڵ هەیە کە دەتانەوێت پێشکەش بە خوێندکارانی تازەی بکەن کە دێنە لای ئێوە بەڵێ و خزمەتیان بکەن وەکو ئاماژەم پێەیە ئێمە ئەم ساڵ حەڤە کورسی سکۆلەرشیپمان پێشکەش بە بەڵێ حەڤە کورسی سکۆلەرشیپمان پێشکەش بە
فێرخوازان کردووە ئەوانین کێنە لامان و هەروەها داشکانێکی گەورەمان کردەوە وابزانم لەسەر ئاستی هەموو زانکۆ و پەیمانگەکانی سلێمانی داشکاندنی لەو شێوەیە نەکراوە تا ئەم دەخەیە داشکاندنەکەتان بێوێنەیە بێگومان لە 150 و زیاتریشەوە بەڵێ دکتۆر ئەوەی کە باسی کرد ئەو بەڵێ سەرتۆپی سکۆڵەرشیپی نێکستێبی گرتووە جاویستم ئەو پرسیارە بکەم وتی حەڤە کورسیمان دابین کردووە ئەم حەڤە کورسیە وەک ئەوەی کە تۆ باس کرد بە تەواوی تێچوەکانەوەیە بەڵێ بە تەواوی تێچوەکانەوە لەو 6 کورسەی کە دابین کراوە بۆ نێکستێب ئێمە یەکێ لە مەرجەکانمانەوە بووە بە تەواوی تێچووە بێ بۆیە خۆشبەختانە پەیمانگای تەکنیکی و پیشەیی ئەزمەر توانی حەڤە کورسی پێشکەشی پرۆگرامی نیشتیمانی نێکستێب بۆ سکۆڵەرشیپ بکە دەرچوانی 12 ئامادەی لە سەرانسەری هەرێمی کوردستان ئەتوان پێشکەشکەن بۆ ئەو بەشانەی کە لە پەیمانگای تەکنیکی ئەزمەر هەن بە تەواوی تێچووەکانیانە لە 2 ساڵەیە ئەتوانن بێ بەرامبەر بخوێن هیچ زانکۆ پەیمانگایەکەیە لەو ڕێژەیە زیاتری بەڵێ بە دوای ئەمانە پەیمانگای تەکنیکی و پیشەیی لووتکەمان هەیە کاوان 15 کورسیان ئەزمەر لە لووتکەیە لە لووتکەیە بەپلەی یەکەم و هەڵبەت زانکۆ پەیمانگاکانی دیکەش وەکو زانکۆی جیهان لە سلێمانی زانکۆی تیشک زانکۆی کۆمار زانکۆی ئەمریکی لە سلێمانی پەیمانگای ناشناڵ پەیمانگای برایت ئەمانە هەمووی و زانکۆی کوردستان لە هەولێر ئەمانە هەریەکەیان بە چەند کورسێک بەشداریان کردووە لە پرۆگرامی نیشتیمانی نێکستێب بۆ سکۆڵەرشیپ باشە بەڵێ خات و پرژەیەک تۆ زانیارم بیتە لەسەر پەیمانگاکەی ئێوە خوێندکار لە پۆلی دوانزەوە کە دەیەوێت بۆ نمونە بێت لە ئێوە فۆرم پڕکاتەوە مەرجەکانی چییە بەشەکان لە لای ئێوە چین ئەگەر خوێندکارێک بێوێ لە لای ئێوە بخوێنێ بەشەکان چین و ئەو مەرجانە چین کە دەبێت لە خوێندکارێکە بێمەرجی نمرە بە تایبەت ئێوە چۆن فۆرمەکانیان بۆ پڕەکەنەوە پەیمانگای ئەزمەر پەیمانگایەکی 2 ساڵیە واتە خوێندکار 2 ساڵ لە لای ئێمە خوێنێت بۆ دەرچوانی پۆلی دوانزە زانستی و ئامادەی زانستی و وێژەی و هەروەها پیشەیش ئەوانین کە بەشی پیشەیەکانیان تەواو کردو ئەتوانێت لە لای ئێمە سوودمەند بن لەم بەشانەی کە دامانناوە و بەشی زۆر باشمان هەیە کە ئەو بەشانە هەمووی بۆ بازاڕی کار لە ئێستایا سوودێکی زۆری هەیە و هەروەها داهاتوویەکی باشی ئەبێت بۆ داهاتووی کاری زۆر باشی ئەبێت بۆ خوێندکاران زۆر باشە دەستان خۆش بێت خاز و فرژە نمونەتان زۆر ئەمەوێ شتێک لێرەوە ڕابگەێنم بە ئێوە بە هەموو خوێندکاران لە خۆشەویستیمان بۆ ئەم پێشانگایە و هەروەها ڕەچاوکردنی باری دارایی خوێندکاران و ئەم دۆخی کە ئێستا پیاەتی ئەپەڕن ئەو سکۆلەرشیپانە ینی درێژەکەینەوە بە هەروەها لە پەیمانگاش دەتوانین بۆ شێوەیە بۆیان دابینکەین نەک هەر لە نێکستێب لە پەیمانگاش دەستان خۆش بێت زۆر سپاس کە لەگەڵمان ئامادەیتە بخات و پرژە دکتۆر زۆر باسی لە قسەکان تا هەستمە کرد باسی ئالنگاریەکانتە کرد نێکستێب ڕۆبەڕووی چ ئالنگاریەک بووەوە و ئەوەی کە لە ساڵانی پێشوو تا ئێستاش ئەم ئالنگاریانە هەر هەیە و تا ئێستا نەتانتوانیەوە ئەم تێیپەڕێنن هۆکارەکەی چییە و ئالنگاریەکان چین نێکستێب وەکو پرۆژەیەکی نیشتیمانی تازە لە هەرێمی کوردستانە خۆ دەزانێت هەموو پرۆژەیەکی تازە کە دەست پێکا ڕوبڕووی کۆمەڵی ئاستەنگ دەبێتەوە هەم ئاستەنجی دارایی هەم ئاستەنجی کارجێری هەم ئاستەنجی جۆر بە جۆر کە هەندێک جار تۆ پێشبینی ناکەی ئێمە لە کوردستانە پێویستمان بەوەیە کولتوری خوێندن پەروەردە خوێندنی باڵا بە ئاراستەیەکی باشتر هاوچەرختر بەرین لێرەیە زۆر جار دووچاری کێشە و گرفت دەبینەوە بە تایبەت بۆ نمونە ئێمە لە کوردستانە ئەمە 3 ساڵ ئەزمونمان هەیە لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایە زۆر جار دەرچوانی 12 ئامادەیی ئەکەونە ژێر کاریگەری هاوڕەکانیان ژێر کاریگەری خێزانەکانیان بۆ نمونە دەرچوویەکی 12مان هەیە کە نمرەیەکی بەرزی هێناوە بەڵام ئارەزووی ئەو بەشە بەرزانە ناکە کە ئەو نمرەیەوێ بۆ نمونە خوێندکارمان هەیە کە 95 96 97 هێناوە خێزانەکەی 4 دەورەکەی کۆمەلگاکە هانی ئێن بۆ ئەوی بۆ نمونە لە کۆلێژە پزیشکەکانە بێ بەڵام ئەو ڕەنگە حەز و خولیایی لە بەشێکی وەکو ئایتی بێ بەشێکی وەکو دیجیتال میدیا بێ بەشێکی وەکو کارژێری بێ بۆیە زۆر جارەکەوێتە ژێر کاریگەری خێزانەکانیان ئێمە ئەمانەوێ ئەو ئاراستە هەڵەیە بگۆڕین بەڕاستی خۆشبەختانە هەنگاو بە هەنگاو ساڵی سێممان لە دووەم باشتر دووەم لە یەکەم باشتر ئێستا
بەشێک لە دایک و باوکەکان بە خۆشحاڵیەوە خۆیان لەگەڵ خوێندکارەکان ئاێن کاتێک کە گوێ لە مەڵبەندی ڕاوێژکاری نێکستێپ بۆ زانکۆلای نەگرن کاتێک ئاوان بۆیان ڕوونەکەنەوە باری داراییان لە چه ئاستێکدا کۆنمرەکەیان چەنەیە سنووری جوگرافیان لەکوێیە ئەو پەیمانگا و کۆلێژ و زانکۆ و پەیمانگایانەی کە هەن لە کوردستانە لەکوێن چونکە بۆ نمونە ئێمە خوێندکارێکمان هەیە دایک و باوکەکەی ڕێگە نایە لە سنووری جوگرافی پارێزگاکە دەرچێ ڕەنگە ئەم خوێندکارە حەزی لێبێ جۆرێک لە ئاڵوگۆڕ بکە بە درێژایی 18 ساڵی خوێندنی تەنها لە سنوورێکی جوگرافی بەردەستکی وەکو سلێمانی یا هەولێر یا دۆگ یا کەرکووک ما بێتەوە ئێستا حەزەکە ئاڵوگۆڕێک بکە ژیانێک بۆ نمونە لە پارێزگایەکی دیکە بەسەر بەرێ یا لە بەشەناوخۆییەکە بەسەر بێرێ بۆی ئاشنا و ئاگاداری ژیانی زانکۆ بێ لە بەشەناوخۆیی لە پارێزگایەکی دیکە لە زانکۆیەکی دیکە چونکە ئینسان کاتێک کە تەنیا بێ کاتێک لە خێزانەکەی دوورەکەوێتەوە کاتێک لە باوکوداوکی دوورەکەوێتەوە ئەو کاتە زیاتر پشت بەخۆیە بەسێ زیاتر هەوڵەیە کێشەکانی خۆی چارەسەری کاوە پشت بە کەسانی دیکە نەبێت. دکتۆر خاتونێکی تر لەگەڵمان ئامادەیە خاتوو بەسۆس زۆر بەخێر بیت. زۆر سپاس. بۆچی بەشداریتان کرد لەم پێشانگایە؟ ئێوە ویستان بە بەشداریکردنتان وەکو زانکۆی جیهان بەڕێستان کە لێرەن ویستان بە بەشداریکردنتان لە پێشانگایە چی پێشکەش بە دەرچوانی پۆلی 12 بکەن کە پێشتر ڕەنگە بەو شێوەیە نەکرابێ و نەتان کردبێت؟ بەڵێ سلااوتان لێبێت ڕەنگە کاک دکتۆر شوان ئاماژێ بۆەوە دابێت کە بەشێک لە زانکۆ و پەیمانگاکان دەرفەتی خوێندنیان هەیە داشکاندنیان هەیە لە ڕووی کرەی خوێندنەوە لە ڕووی نمرەوە جگەلەوەش ئێمە زانکۆی جیهان سلێمانی ئەم ساڵ 5 کورسیمان هەیە سکۆلەرشیپ بۆ ئەو کەسانی کە حەزێک خولیایەک توانایەکیان هەیە بەڵام ڕەنگە لە ڕووی مادیەوە لە ڕووی ئابوووریەوە توانای ئەوەی نەبێت کە بچێتە زانکۆیەکی ئەهلی یاخود نمرەکەی ئەوە نەبێت کە لە زانکۆیەکی حکومی درێژە بە خوێندن بە بۆیە ئێمە هاتوین لێرە بە خوێندکارانی پۆلی 12 ئەڵین ئێمەش لێرین ئێمەش دەتوانین هاوکار بین ئێمە سکۆلەرشیپمان هەیە ئێمە داشکاندنمان هەیە ئێمە ئەکرێ ئەو پارەیە کە تۆ ساڵانە ئەبێ بیدەی بە خوێندەکەت بۆ دەکەین بە چەند ئەقسادێک کە ئەمە زۆر جار ئاسانکاریەکە بۆ خوێندکارەکان. خوێندکاران ڕاستە یەکەم جار لە زانکۆ حکومیەکان تەقدیمیەکان بەڵام هەندێک جار هەیە بەشی دڵخوازی خۆت لە زانکۆ حکومیەکە بۆت نایەتەوە بۆیە ناچاری بە پارە بخوێنی بۆ ئەوەی کە خولیاکەی خۆت خۆشترە ئەو سەرکەوتوتری کە تۆ بە ئارەزووی دڵی خۆت بەپێی فکر و عقلی خۆت حەزی خۆت بە شێکەڵ بشێری بۆیە زانکۆ ئەهلیەکان و زانکۆی جیهان هەموو ئەو پەیمانگانی کە لێرەین بە خوێندکاران ئەڵێن بۆ نمونە نیگەران مەبە دڵگران مەبە ئەگەر لە شوێنێک ناوت هاتەوە بەدڵت نەبوو چەندین دەرگایتر چەندین سەکویتر هەیە نمونەی ئەوە زانکۆی جیهانی زانکۆیانەی کە دەتوانێت باشە زۆر بە کورتی ئەگەر وەڵام بنەوە بۆ هەردوولاتان تا چەند گرنگە بەردەوام ساڵانە ئەم پێشانگایانە هەبێ بۆ بەرچاوڕوونی خوێندکارانی دەرچی پۆلی 12 و خێزانەکانیان هەم بە زانکۆ پەیمانگاکان هەم بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین ئەم پێشانگایانە بەردەوامی هەبێ ئەگەر تۆ لە ماڵەوە دانیشی ڕەنگە ئاگاد لە هەموو شتێک نەبێت یاخود کەسێک نەبێ بێت ئەمەد بۆ ڕوون کاتەوە ئەمەد بۆ ئەکسپلینکە بۆیە کە تویتە ئێرە ئەڕۆیتە هەر زانکۆی هەر پەیمانگایەک لەوێت چەند کەسێکی لێ بە شێوازێکی جوان پێشوازێکێ بۆ ڕوون ئەکرێتەوە نمرەکەت چەندە کرێکەی چەندە مەسەلەن هەندێک جار هەیە تۆ نازانی لە کام ڕێگەیەوە بڕۆی بەڵام کە یەکێک گوتی ئەم ڕێگەیە ئاسانە ئەمە کورتە بۆ تۆ بەرچاوانی تەگۆڕێ کەواتە ئەوانی کە زانیاریەکیان نیە لەبارەی زانکۆلاینەوە لەبارەی پەیمانگاکانەوە لەبارەی زانکۆ ئەهلیەکانەوە ئێرە دەرفەتێکی باشە بۆ ئەوەی کە تۆ هەر زانیاریەکتەوێ هەر شتێک کە لای تۆ شاراوەیە دەستی ئێرە بەدەستخۆشی دکتۆر نەکستێپ کۆکەرەوەی زانکۆ پەیمانگاکانە پردی پەیوەندی نێوان دەرچوانی 12 ئامادەیی بە بەشی دڵخوازی خۆیانە نێکستێپ زەمینە سازیەکە بۆ ڕەقساندنی هەلی خوێندنی بەرامبەر لە زانکۆ و پەیمانگا ناحکومیەکانە و ئیشەکە بۆ ئیلا ئاسی نێودەوڵەتیشە هەم خۆی بناسێنێ هەم دەرفەتی خوێندنی دیبلۆمی یەک ساڵە ماسەر دکتۆرا بۆ خوێندکارانی کورد دەستەبەرکە خۆشحاڵم کە لە کوردستان جگە لە زانکۆ و پەیمانگا ناوخۆییەکان سنتەرەکانی فێربوونی زمان سنتەرەکانی ڕاهێنانی پیشی بۆ نمونە وەکو فڕۆکەوانی بەشداریان کردووە لە نێکستێپ و ئەمانە واکەن دەرگاکان دەریچەکان دەرفەتەکان بۆ خوێندکارانی کورد بە زمانی کوردی لە شاری کوردی لە هەرێمی کوردستانە
ویان ڕاکسێن دەستان خۆش بێت دکتۆر زۆر سپاس کە لەگەڵمان ئامادەیتان هەبوو بەڵێ عزیزان سپاس بۆیش کە تا ئێستا بینەرمان بوون سبەینێش پێشانگاکە بەردەوامی دەبێت بە هیوای ئەوەی کە ئەوانەی کە تا ئێستا سەردانیان نەکردووە بە تایبەت دەرچوانی پۆلی 12 بێنە ئێرە و هەوڵبن بە شێوەیەکی دروست لێرە فۆرمی زانکۆلاین پڕ بکەنەوە بە هیوای بەختێکی باش و بەشێکی باش بۆ خوێندکارانی دەرچوی پۆلی 12 تەوەری ئەم شەویشمان کۆتایی پێهێنا تا بەرنامەی داهاتوو.